بەشێک لە خاوەنی ئەم دوکانانە جگە لەم خۆڵ و پاش ماوەیە هیچی تریان بۆ نەماوەتەوە بۆیە زۆر نیگەرانن کە بەهۆی گڕگرتنی مۆڵێک تووشی زەرەر و زیانێکی زۆری مادی هاتوون. ئەو توانێت دچی ئافرەتانە مکیاجە کەمالیاتە هەمووی بیتە ڕۆژ و توانێک لە سەرێ تازە تعمیلی کردووە توانی کاکشیوانی 3 ڕۆژ و ئەشای تاو تعمیل کردو ئەوش بیتە ڕۆژ. هەولێر مۆڵ لە ساڵی 2006 دروست کراوە. ئەو کاتێک کە دروست کراوە سیستەمی ئاگرکوژێنەوەی بۆ دانانراوە. خەلە لەمە نەبووە وایە سیستەمی ئاگرکوژێنەوەمان نەبووە. سیستەمی ئاگرکوژێنەوە لە 2006 کە هەولێر مۆڵ یەکەم مۆڵ بۆ لە ئاستی هەولێر و کوردستان دروست کرایە ئەو کاتە هەموو کوردستان سیستەمی ئاگرکوژێنەوە نەبوو. دەچینە بەڕێوەبەرەتی بەرگری شارستانی هەولێر. ئەوان پێیان ڕاگەیاندین لە ماوەی 7 خولەک دوای ئاگرەکە تیمەکانیان گەیشتونەتە هەولێر مۆڵ و توانراوە ئاگرەکە بکوژێنەوە و زیانی زیاتر ڕابگرن. تیمەکان زوو گەیشتونێتە شوێنی ڕوودەوە 8 تیمیش کاریان کردیا. یعنی لە کۆی 150 دوکان تەنها 5 دوکان و 2 کافێ بە ئاگر سوتاوە. ئەوی تر زیانی بەرکەوتووە نەسوتاوە. بۆیە سەرەتا لە دەستگاکانی ڕاگەیاندن لێکدانەوەیکی خراپ بوو بەڕاستی ژمارەکان هەر کەناڵێک ژمارەیەکی ئاماژە پێکرد کە ئەمە بەڕاستی جێگەی داخە لەبەرەوەی هەموو دەستگایکی ڕاگەیاندن کە پرۆفیشناڵە کار بکە دەبێت لایەنی پەیوەندیدار وتەی لایەنی پەیوەندیدار وەربگرێ بزانێ بە وردی و دەقیقی زیانەکان و قەوارە زیانەکان چەند. خاوەنی دوکانەکانی نێو هەولێر مۆڵ هەر لەناو مۆڵەکەدا کوبوونەتەوە و داوای قەرەبوو دەکەن. گلەیەکانیان حەق خۆیانە ئەمەش گلەیمان هەیە وەکو مۆڵ چی قەرەبووی مەدەکاتەوە. ئایا سیستمی بیمە لە وڵاتی مە هەیە ئەمە خۆم بیمەکەم مۆڵەکەم بیمەکەم ئەوە لایانی پەیوەندیدار حکوومەت هەرێمی کوردستانە. دەچینە بازاری لەنگە ماوەکانی ڕابردوو ئاگرێکی گەورە بەم بازارە گەیشت بووە هۆی سووتانی دەیان دوکان و زیانێکی زۆری مادی بربەخاوەنی دوکانەکان گەیشت. ئەگە بە پێش لە سووتانی بازاری لەنگە و سیستەمە هەبە زەرر زیانەکان بۆ شێوە نەدەبوون کە ڕوویدا بەس کە پاش سووتانی لەنگە سوتا لەنگەیان دانا دووبارەیان نوێ کردەوە ئەو سیستەمەیان دانا لە هەموو فەرعەکان ئەو سیستەمەی لێیە. لە زۆر وڵاتدا بیمە هەیە و خەڵکی زیان پێگەیشت و قەرەبوو دەکرێنەوە بۆ ئەم مەبەستە دەچینە پەرلەمانی هەرێمی کوردستان و لیژنەی مافی مرۆڤ دەدوێنین. ئەگەر هاتوو یاسای بودجە بە شێوەیەکی ڕێکوپێک ئاراستەی پەرلەمانی کرد و بەشی تەواوی سێکتەرەکانی کرد بێگومان ئێمە هەنگاوی داهاتوومان پێشنیارکردن ئەبێت بۆ ئامادەکردنی یاسای بیمە یان پرۆژە یاسای بیمە لە هەرێمی کوردستان. جێباسە هەولێر مۆڵ زیاتر لە 150 دوکانی جۆرا و جۆر پێکاتووە بەشێکی بازارەکە سوتاوە وەک فروشیاران دەڵێن کەسانی کاسبکارن بۆیە داواکارن لە حکوومەت یاریمی کوردستان قەرەبوو بکرێنەوە. ئەحمەد جێباری دەنگی ئەمریکا هەولێر.